محەممەدی ماملێ سۆزی مکریان ئاوازی گەرمێن و کوێستان گەر محەممەدی ماملێ گۆرانی بچرێت و بڵێت دەنگی قورینگان دێ لە هەوایی دەڵێن کوێستان چین دێنەوە ئەوە ئێمە لە سەحرا و بیابانی گوێچکەماندا نەبەرە و دەنگی ماملێ وەک بولبولی خۆشخوانی سابڵاخ و مکریان دەکەینە یەکەم هەڵبژاردا تا بە گۆرانی مەڵحەمێکم بۆ بنێرە بۆ دڵەکەی زامدارم برینمان ساڕێژ بکات و پێدەشتی گوێچکەکانمان سەوز پۆش بکات. 11 لە دەستپێکی بەخشینی خەڵاتی ماملێ بە هونەرمەند عەباسی کەمەندی وتی ڕەخنم لە ماملێ گرت کە بۆچی میلۆدی و ئاوازی تورکی و ئازەریتان هێناوە و کردوتانە بە گۆرانی. کەمەندی دەڵێت بە زەردەخەنەوە وەڵامی دامەوە و وتی گومانی تێدا نییە کە کورد و ئەرمەن و تورک و ژیانی پێکەوەییان وای کردووە زۆر شتی هاوبەش لە ناویاندا هەبێ بەڵام بۆچی ئێوە وا بیر دەکەنەوە ئەو ئاوازانە هی ئەوان بێت و کوردی نەبوو بێت. کەمەندی دەڵێت دوای بە دوواداچوون تێگەیشتم حەق لای ئەوە و من بێدەنگوم. محەممەد سەعید مامعەلی ساڵی 1925 لە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. ناسناوی ماملێ لە باپیریەوە کەوتۆتە سەر ناوەکەیان باپەی گێڕانەوەکان دەگەڕێتەوە بۆ سەرژمێریەک لە ڕۆژهەڵاتی کوردستان. کاتێک باوکی ماملێ وەک سەعید مامعەلی خۆی ناونووس دەکات بەهۆی دەرنەبڕینی پیتی عەینی عەرەبی بە ماملێ تۆمار کراوە. لەو کاتەوە بنەماڵەکەیان ئەو ناوەیان وەرگرتووە. ماملێ تەنیا پاشگر نا بەڵکو دەنگخۆشی باوکی بەڕادەیەک بووە کە زۆر جار هونەرمەندی کورد سەید عەلی ئەزغەری کوردستانی شاهیدی بەرزی و خۆشی دەنگی بۆ مام سەعیدی باوکی ماملێ داوە. ئەو دەنگخۆشیە شوێن بزر نەبوو لە دەنگی کوڕەکانی لا نمونەی محەممەدی ماملێ و جەعفەری ماملێ دەنگی دایەوە و دواتر کوڕەکانیان هەمان ڕێچکەیان گرت و نەبەرەی بنەماڵەکەیان وەک ناوەکەیان ناسراوە. محەممەدی ماملێ بەهۆی وتنی شیعرە ئاینیەکان بە تایبەت شیعرەکانی وەفایی لە زۆرێک لە کۆڕ و کۆبوونەوە ئاینیەکان بانگێش دەکرا و لە ناوچینە ئاینیەکەشدا ماملێ خاوەنی پێگەیەکی بەرز بوو. ئەمە لە کاتێکدا هونەرمەند و گۆرانی بێژان لەلایەن چینە ئاینیەکەوە خۆشەویست نەبوون. ماملێ لە پاڵ گۆرانی وتندا خەباتی لە پێناو بزافی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵات درێژە پێدا. بە جۆرێک دکتۆر عەبدوڕەحمانی قاسملۆ دەڵێت محەممەدی ماملێ هونەرمەندێکی گەورەی سیاسی کووردە کە باش ئاشنای هەوراز و نشێوە. ساڵی 1938 یەکەم گۆرانی خۆی بڵاو کردەوە. ماملێ لای وایە گۆرانی بەر لەوەی پەیوەستی دەنگخۆشی بێت گرێدراوی هۆنراوە و دەقەکەیە. لەم باوەڕەوەیەتی کە هۆنراوەکانی هێمن، هەژار، وەفایی، گۆران، سلێمان شاوڵا، هاشم نانەوازادەی دەکرد بە گۆرانی. تەنانەت هێمن مکریانی و ماملێ هێندە ئاوێتەی یەکتر بوون کە هێمن بڵێت هۆنراوەکانی خۆم تەنها لە دەنگی ماملێەوە حەز لێیە. کوڵمی سوور و چاوی شین و سینگی بەفرینم دەبێ من تەشی ڕێسێکی وەک شیرنی وەفاییم بۆچییە من تەشی ڕێسێکی وەک شیرنی وەفاییم بۆچییە کیژی وریای چاوکراوەی فێرەزانینم دەوێ. 29 دوای 1947 محەممەدی ماملێ بە هۆکاری پاڵپشتیکردنی حیزبی دیموکرات زیندانی دەکرێت. لە پاڵیدا گۆرانی لایلایە کە هۆنراوەی نووسەر و وەرگێڕی گەورەی کورد هەژار مکریانی بوو خرایە ناو پەڕاوی لێکۆڵینەوەکانی. باپەی سەرچاوەکان ماملێ بەدەر لەمە دوو جاری تر زیندانی کراوە و کۆتاجار ساڵی 1970 کە سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن فەرمانی لە سێدارەدانی هەبوو بەڵام بە هاوکاری کوردێک ڕزگار دەکرێت. ماملێ ڕوو دەکاتە شارۆچکەی قەڵاتزێ لە باشووری کوردستان. دوای چەند ئاهەنگێک ڕوو دەکاتە شاری سلێمانی. گۆرانەکانی ماملێ لە قوڵایی چیرۆک و ژینی خەڵکەوە سەرچاوی دەگرت بۆیە سەرجەمچین و توێژەکان خۆیان لە گۆرانەکانیدا دەدۆزیەوە. لە پشت هەر گۆرانیەک چیرۆکێکی درێژ هەبوو. نزیکان و شارەزایان چیرۆکی گۆرانی زەمانە گوڵێکی دامێ لێیستاندم دەگێڕنەوە و دەڵێن دکتۆر شیرازی کچێکی قازی محەممەد بە ناوی عیسمەت دەخوازێت. بەڵام شەوی یەکەم حکوومەتی ئێران دکتۆر شیرازی قۆڵبەست دەکات بۆ ماوەی 4 مانگ. قسە و قسەڵۆکی خەڵک سەبارەت بە قۆڵبەستکردنەکە بەڕادەیەکە باری دەرونی ئەو کچە تێک دەدات و ئاگر لە جەستەی خۆی بەردەدات و کۆتایی بە ژیانی خۆی دەهێنێت.
دوای 4 مانگ شیرازی ئازاد دەبێت هەواڵەکە دەزانێت و بەو ڕووداوە تووشی دۆخێکی دژوار دەبێتەوە بەڵام ئەو ڕووداوە ون ناکات و دەقێک دەنووسێت بە ناوی زەمانە گوڵێکی دامێ لێی ستاندم دەینێرێت بۆ محەممەدی ماملێ تا بیکات بە گۆرانی ماملێ لەسەر داوای شیرازی گۆرانەکە دەچڕێت و پێشوازیەکی گەورەی لێ دەکرێت ساڵی 1970 بەهۆی شەیدبوونی نەجاتی کوڕی ماملێ بە تەواوەتی ناخی دەهەژێت و خەیاڵدانی داگیر دەکات بەڵام لە گۆرانی تاکەی چاوەڕێی یاران بم ناسۆری بۆ ئەو دەردەبڕێت کە دواتر دەیکاتە دیاری ئەوانەی کەسێکیان لەدەستداوە و وەک ماملێ ئازار چەشتون تاکەی چاوەڕێی یاران بێم غەریبم لە شارانم تاکەی خەڵ شێشیوان بێم چاومە گریە و گریەیانێم ماملێ ساڵی 1994 دوا گۆرانی خۆی تۆمار کرد بەڵام دواتر ئەو ئینسایکلۆپیدیای دەنگ و هونەرە ئەو بورکانی وشە و ئاوازە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بوو 5 ساڵ دوای نەخۆشیەکەی لە ڕۆژی 23 مانگی یەکی ساڵی 1999 ماڵ ئاوایی لە ژیان کرد ئێستا هەوادارانی دەنگی ماملێ سەر لە ماڵەکەی دەدەن وەک وەفاداریەک بۆ ماملێ لە پاڵ خێزانە بە ئەمەکەکەی ئامینەخان گۆرانی دەچڕن تەنانەت گۆرانی ئامینێ سورگوڵ بۆ ئەو وتراوە